يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، کۆمەڵە شت هەن لە ژیانی ئینساندا کە پێویستە بشاردرێنەوە و باز نەکرێن. وتاری ئەم جومعەیەمان پشتیوان بەخوای تاک و تەنها و بێشەریک باسی ئەو شتانە دەکەین کە پێویستە لە ناخی خۆماندا بیان هێڵینەوە و بۆ کەسانی تریان نەژێڕینەوە و باسیان نەکەین. ئەمەش لە ڕوانگەی قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بەو خاڵانە دەکەین کە پێویستە هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە بەخۆیدا بچێتەوە و سەیری کردارەکانی خۆی بکە. ئەگەر پێشتر یەکێ لەم خاڵانەی تێدا بووە تەوبەی لێ بکە، ئەگەر نەی بۆ سوپاسی خوای لەسەر بکە و بەردەوام بێ لەسەری. خاڵی یەکەم، ئەگەر گوناه و ناشەرعیەکت کرد مەیجێڕەوە و باسی مەکە بۆ کەس، تەوبە بکە و چاکەی بە شوێندا بکە. دەچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. شاری مەدینەی منەوەرەیە، پیرۆزترین شوێن لە دوای کەعبەی پیرۆز مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یەک نوێژ لەو مزگەوتەدا بە 1000 نوێژە. شاری مەدینەی پڕبەرەکەت و درەوشاوەیە. قورئان پەیتا پەیتا لەو شارەدا دێتە خوارەوە بۆ سەدڵی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و لە ڕێگەی ئەویشەوە بۆ مرۆڤایەتی بڵاو دەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مزگەوتا دانیشتووە. پیاوێک دێتە خزمەتی گەنجێکە و تووشی هەڵەیەک بووە. شەیطان و نەفس بەسەریا زاڵ بووە لە ساتە وەختێکە بێ ئاگاییەک ڕووی تێ کردووە. تووشی هەڵە و گوناهێک بووە، بەڵام کە بە ئاگا هاتۆتەوە سەرزەنشتی نەفسی خۆی کردووە، لۆمەی خۆی کردووە و توێتی دەبوایە ئەوە لە من نەوەشایەوە. چی بکەم بۆ ئەوەی ڕزگارم بێ لەم بارە دەرونیە؟ چونکە هەموو گوناهێک بەڕێزان کە ئینسان دەیکا لەززەتەکەی چەند چرکەیەکە، بەڵام عیقابەکەی لە ناو ناخ و ویژدانە ئەگەر کەسیش پێی نەزانێ زەمانێکی دوور و درێژە لە کۆڵن نابێتەوە. بۆیە ئەم گەنجە بیر دەکاتەوە چی بکەم؟ با بچمە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. دێتە خزمەتی و دەڵێ إني عالجت امرأة في أقصى المدينة وإني أصبت منها دون أن أمسها فاقضي في ما شئت. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جام حديثا لبخاري مسلم هاتوا إمام ترمذي وەکو شێخ ئەلبانی دەفەرمێ صحيحة لە سونەنی ترمذیدا هاتووە، واتە لە چەند ڕیوایەتەوە باس کراوە. کورتە و پوختەکەی ئەوەیە ئەم پیاوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، من لە سەرووی شاری مەدینەوە عیلاجم بۆ ئافرەتێک دەکرد، تەداویم بۆ ئافرەتێک دەکرد. لە ڕیوایەتی ئیمامی ترمذیدا ئاوا هاتووە. ئافرەتەکە بەتەنها بوو، کەس لە ماڵەوە لەگەڵیان نەبوو. منیش دەستی دکتۆریم هەیە و دەستی حەکیمیم هەیە، هەندێ برینم بۆ چارەسەر کرد. بەڵام لەو کاتەدا ئەو ئافرەتە ئەوەندە سەرنجڕاکێش بوو بەلامەوە و منیش گەنجێکی قۆز بووم، سەرنجڕاکێش بووم بەلای ئەوەوە. هەر وەختێک کە کوڕە کچێکی عازە بوو بەبێ هاوسەر لە شوێنێکا کۆبوونەوە، کەسی تریان لەگەڵ نەبوو، هەرچەند مسڵمانیش بن ئەبێ وریای خۆیان بن. شەیطان لەم کاتەدا لە هەموو کاتێ زیادرانیان دەدا. والله ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، نە من و نە ئەو وەختێکمان زانی ئاگامان لە خۆمان نەماوە. چی شەرع نەهی لێ کردووە لەگەڵ ئەو کچەدا ئەنجاممدا، بەڵام بەس ئەوەیە زینام نەکردووە، دوونە ئەن ئەمەسەها. عورەتم بەر عورەتی نەکەوتووە، بەڵام پێشەکیەکانی زینا کە هەمومان دەزانین هەموویم لەگەڵ ئەنجام داوە.
ئێستا بە ئاگا هاتوومەوە بەڕاستی ناڕەحەتم خەریکە ئەم سەرزەویە بە خۆم نەگرێ بەڵێ دەکرێت بەڕێزان دەکرێت ئینسان تووشی گوناه ببێ ئەو کەسەی تووشی گوناهێکی ئاواش دەبێ مانای ئەوە نییە بێ ئیمانە معنای ئەوە نییە فاسق و فاجرە ئەمە گەنجێکە لە شاری مەدینەش پەروەردە بووە لەم شارە مبارەکەدا ئەم گوناهە ئەنجام دراوە بەڵام گرنگ ئەوەیە ئینسان شەیطان نەبێ شەیطان سیفەت نەبێ کە ئاوا بە ئاگا هاتەوە سەرزەنشت و لۆمەی نەفسی خۆی بکە وتی ئەی پێغەمبەری خوا چیم لێ دەکەی هاتوومە خزمەتت شریعەتی خوا چه حکمێکی هەیە بەسەر ما جێبەجێی کە من ئامادەم بەس ڕزگارم بێ لەم گوناهە و لەم بێشەرعی کە کردومە ئیمامی عومەر فەرمووی خوای گەورە پەردەپۆشی کردبووی کەس بەسەرتانە نەهات لە کاتی ئەم گوناهەدا کەس پێی نەزانین کەس چاوی لێتان نەبوو خۆزگە باسن نەکردایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ قسەیەکی نەکرد نەیفەرموو ماڵەکە چێ بوو ئافرەتەکەس چێ بوو ناوی چی بوو لە کام گەڕەک بوو لە چ شوێنێک بوو نابێ ئەمانە لەو کەسە بپرسرێ دەبێ وردە وردە تاوانەکە بچووک بکرێتەوە گوناهەکە پەردەپۆشتر بکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ چی نەفەرموو گەنجەکە ماوەیەک دانیشت و کە خۆشەویستی خوا هیچ قسەیەکی لەو بارەوە نەکرد نەلەی تووڕە بوو نەفەرمووی هەیداوەشەی هەی بێ حورمەت هەرە بۆ عیب کەیشتیوا بۆ من بجێڕیتەوە گوناهەکەت کردو ئەم جادی باسی دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانیا ڕووی کەسی نەدەشکان حرمەتی مرۆڤەکانی دەگرت ئەگە هەرچی گوناهێکیشیان بکردایە مادام هاتووە دام بە هەڵەکەی خۆی دادەنێ داوای عیلاج و چارەسەر دەکا گەنجەکە بێتاقەت بوو لە دانیشتن خۆشەویستی خوا هیچ قسەیەک ناکا ڕۆیشت و بێدەنگ سەری خۆی کس کرد و لە مزگەوت چۆ دەرەوە لەو کاتەدا وەحی خوا هاتە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پیاوێک بە گەنجێک فەرمووی بڕۆش ئەو گەنجەم بۆ بانگ بکەوە واتە هێشتا لە مزگەوت زۆر دوور نەکەوتبەوە کە وەحی خوا لە ئاسمانەوە هاتەوە و فەرمووی گوێ بگرە خوا لەبارەی تۆوە دەفەرمێ وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين نوێشکە لەبەری بەشی ڕۆژدا نوێژی بەیانی و نیوەڕۆ عەسر لە کاتێکیشا کەوا نزیکی خۆر ئاوا بوون و شەو دەبێتەوە واتە مەغریب و عیشا ئەم ئاەتە باسی هەر پێنج نوێژەکەی کردووە ئەی موسڵمان هەر پێنج نوێژەکەت بکە چونکە باشترین چاکە نوێژکردنە و بزانە و دڵنیا بە چاکەکان خراپەکان ڕەش دەکەنەوە و لایان دەبەن هەر گوناهێکت کرد هەر بێشەرعیەکت کرد لەو کاتەدا کە پەشیمان بوویتەوە بۆ لابردنی ئەو خراپەیە وەرە چاکەیەک بخە شوێنەکەی چاکەکە دەچێت ئەو خراپەیە لا دەبا و دەچێت لە شوێنەکەی ئادا دەنیشێ ئەمە بۆ هەر کەسێک کە عیبرەت وەرگرێ دەرس و ئامۆژگاری وەرگرێ ڕێنمایی خوایە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تەوبە بکە بە خۆتا بچۆوە جارێککە ئاوا بە تەنیا لەگەڵ ئافرەتێکا کۆمە بۆ بڕۆ پەنا بۆ نوێژکردن و عیبادەتی خوا بەرە گەنجەکە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم موژدەیە هەر بۆ منە فەرمووی لەکە وەلیمەن عەمیلە بها من ئومەتی بۆ تۆشە ئەم موژدەیە و بۆ هەر کەسێکیشە کە وەک تۆی لێو بقەومێ لە ئومەتەکەم ئەم قورئانە پێمان دەڵێ دەکرێ ئینسانی زۆر بەڕێز و باش تووشی بێشەرعیەک ببێ لە ساتە وەختێکا لاڕێ ببێ بەڵام گرنگ ئەوەیە نەبێتە خوولێی بەردەوام نەبێ زوو تەوبە بکە و لە شوێنیا چاکە بکە نوێش بکە یارمەتی بەندەیەکی خوا بدە سەدەقەیەک بکە بۆیە هەر یەکێک لە ئێمەی موسڵمان دەبێت پەنا بگرین بەخوا لەوەی لە ساتێکا قاچمان بترازێ تووشی گوناهێک بین بەڵام کە بووی بۆ کەسی مەژێڕەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک بوو شەش لەم گەنجە ناپرسێ ناوت چییە خەڵکی کوێی کام کچە بوو کام ئافرەتە بوو کام گەڕەکە بوو دەیەوێت پەردەپۆشی کە پەیامی خوای پێدەگەیەنێ فەرمووی خوا ئاوا دەڵێ لە بینی خۆت و خوادا بۆ کەسی باز مەکە با ئەم گوناهە لە بینی خۆت و خوادا دەرنەچێ خوا ڕەحمی پێکردووی کەس چاوی لێ نەبوو پێی نەزانیوە كل أمتي معافى إلا المجاهرين پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمویەتی هەموو ئومەتم شایانی لێ خۆشبوونی خوان إلا ئەو کەسانە نەبێ کە گوناهێک دەکەن
بە دەمی خۆیان بۆ خەڵکی دەجێڕنەوە ئاوام کرد لەگەڵ فڵان کەسا و ئاوامان ئەنجامدا و لەززەتەکەی ئاوا بوو ئەوانە لە لێخۆشبوون بێبەش دەبن گوناهت چەند گەورە بێ بە شەرتێ لە بینی خۆت و خوادا بیشاریتەوە بۆ خەڵکی باز نەکەی دەرگای ڕەحمەتی خوا لە گوناهەکەیتەوە گەورەترە و فراوانترە ئەمجا ئەم گەنجە بە دڵخۆشیەوە ڕۆیشت و ڕووی کردە خوا و بۆ یەکێک لە کەسانی زۆر باش و داوێن پاک و باخلاق بۆیە خاڵی یەکەم هەر وەختێک تووشی گوناهێک بووی باسی مەکە و بە هیچ شێوەیەک لە بینی دۆلێوت نەچێتە دەرەوە بۆ خەڵکی باسکەی بینی خۆت و خوا تەوبە و هەروەها بۆ ئەوەشکەوە لەو ئازارە دەرونیە ڕزگارت بێ هەوڵ بدە نوێژێک بکە دەست نوێژ بگرە و دوورکان نوێژی تەوبە بکە خێر و سەدەقەیەک بکە چاکە لەگەڵ بەندەیەکی خوادا بکە خوا فەرمووی ئین الحەسەنات یذهبن السەیئات ئەوە قانونی خوایە هەمیشە چاکە خراپە لا دەبا چاکەیەکت کرد خراپەیەک لا دەچێت بەڵام ئاگامان لێبێ نابێ کەسێک ئەم فەرموودەی پێغەمبەر و سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەم ئاەتە بقۆزێتەوە بڵێ چی وەڵام من دەچم پێشەکیەکانی زینا لەگەڵ کەسێکە ئەنجام دەدەم دوایی دەزانم خوا بەچی لێم خۆش دەبێت دەچم دەستنوێژ دەگرم و خوا لێم خۆش دەبێت نە ئەو کاتە ئەم نێتە لە دڵا بێ ئەو حوکمە ناتگرێتەوە نابێ ئینسان خۆی بخەڵەتێنێ ئەو گەنجە پێشتر هەر لە بیری چووبەوە کە گوناه هەیە ئەوەندە لەگەڵ ئەو ئافرەتە تێکەڵاو بوو دەستی لە لاشەیدا و لێ نزیک بوو کەسیش چاو دێر نییە بە سەریانەوە هەر خەیاڵی ئەوەی نەما کە گوناهە کە قیامەت هەیە کە خوا چاوی لێیەتی بۆیە خوای گەورە حکومەکەی جیاواز کرد لەگەڵ کەسێکە پێشەکی ئەڵێ دەچم گوناهەکە دەکەم ئەمجا دەچم بە دوورکان نوێژ خوا لێم خۆش بێ ئەبێ ئاگامان لە خۆمان بێ قورئان و حەدیسەکە وەکو خۆی لێ حاڵی ببین دووەم شت کە دەبێ بیشاریەوە بەڕێزم بۆ کەسی باز مەکە بانی هێنیە بێ لە بینی خۆت و خۆتدا ئەویش ئەوەیە ئەو بەخشش و خەڵاتانی کە خوا پێی بەخشیوی بۆ خەڵکیان باز مەکە بۆ نمونە بۆ کەسی باز مەکە چەند پارەت هەیە معاش و موچە و داراییت چەندە لە چەند شوێن ئیش دەکەی ماڵ و مناڵت چەند زیرەکن مناڵەکانت چەندیان هێناوە لە مەکتەبە چەند زیرەکن چەند بلیمەتن چەند لێ هاتوون بۆ کەسی باز مەکە برای بەڕێزم خێزانەکەم ئەوەندە ئافرەتی چاکە ئەوەندە گوێڕایەڵە ئەوەندە مطیعمە ئەوەندە باشە خوشکی بەڕێزم بۆ خوشکەکان و دەستە خوشکەکانتی باز مەکە مێردەکەم ئەوەندە چاکە ئەوەندەم ڕێز لێ دەگرێ ئەوەندە پیاوێکی باشە ئەوەندە سەخیە هەموو شتێکی ماڵەکەت کە خوا بە چاکە پێی بەخشیوی بۆ هەموو خەڵکی هەڵمەڕێژە تەندروستی و سیحەتت مەڵێ وەڵای لە ژیانمە سەرێشەیەکم نەگرتووە لە هەموو مەجلیسێکە دانیشی باسی خۆت بکەی کوڕە نەخۆشی چییە وەڵام من چی چاورێ دەیخۆم بە حیاتی نازام زەقت چییە ئەمانە بە خەڵک باز مەکە ئەو فەزڵی خوایە لەگەڵ تۆدا کە ئیشی باشت هەیە کە معاملەی باشت هەیە کە پارەی باشت دەست دەکەوێت کە موچەکەت باشە فەزڵی خوایە کە منداڵەکانت ساڵح و زیرەکەن حەمد و سەنای خوای دەوێت کە هاوسەرەکەت بەڕێزە لەگەڵ تا و ئەلحەمدە ئاشاوی خێزانی دنیا ئللا مەگەر ئەمە بۆ کەسێک باسکەی دڵنیابی بەقەدەر خۆت دڵسۆزە بۆت کەەوە ڕم بێت لە ژیانی هەر یەکێکماندا یەک دوو کەس سێ کەسی وا هەبێ بەقەدەر خۆت تۆی خۆش بوێ ئەمە دڵی پێ خۆش دەبێت ئەو دۆستە ڕاستەقینەت ئەگەر دەزانێت تۆ لە خۆشیدای و ئەلحەمدە وەزعت باشە بەقەدەر تۆ خۆشحاڵە ئەمە لای ئەو دروستە چونکە دڵی یا ڕەبی خوای بۆی زیادی خوای بیپارێزی بەڵام وەکو عەرزم کردی نابێ بۆ هەموو مەجلیسێک باسی کەی نابێ بۆ هەموو خەڵکی بژێڕیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر حەز دەکەن لەو چاکانەی کە خوا پێی بەخشیون بەردەوام بێ لەسەرتان زمانتان بگرن بۆ هەموو کەسی باز مەکەن چونکە هەموو خەڵاتێکی خوا حەسوودێکی بەرامبەر دانراوە والله کە تۆ ئابەد سافیشتی خۆت بۆ خەڵک باز دەکەی دونیان لە ناخەوە حەسوودیت پێ بەرێ و ماڵت هەڵتەکێنێ کە سابەتت ببڕێ و بە چاوتەوەکە با نفسی پیس لێن نەدا ئاگادار بە ئەم شتانەی کە خوا پێی بەخشیوی بیشارەوە گوناه نییە بیشارەوە حتا خەڵکێکی فزولی دوور لە ڕووی جەناوتان ناچاری کردی والله وا هەیە بێتە ماڵت لە معاشت دەپرسێ لە کەسابەتت دەپرسێ لە دەرەجەی مناڵت دەپرسێ لە ژن و مەمناڵت دەپرسێ لە خانووەکە چەنت پێداوە ئەوانە میکرۆبن ئەوە میوان نین میوان هەیە و میکرۆب هەیە میوان وەکو جەنابتان حیا و حرمەتدارە کە دانیش ئەوەندە بە ئەدەبە بچێتەوە ماڵەوەی پرسی قەنەفەکانی ماڵەکە چۆن حوسێن بەخوا نازانێ چونکە بۆ لای تۆ هاتووە نەهاتۆ کسەی کەلوپەلت کە میکرۆب میوان نییە میکرۆب ئەوەیە دەیەوێت بە خلایای خێزانەکە تا بڕاتە خوارەوە ئەوە ژنەکەت خزمتەیاننا ئەوە چەند مناڵت هەیە ئەوە چەندیان هێناوە لە مەکتەب ئەوە لەکوێ دەخوێنن ئەوە معاشت چەندە ئەوە کەسابەتت چەندە ئەوە میکرۆبە ئەوە میوان نییە ئەوە دروستە درۆی لەگەڵا بکەی ئەوە نەفسی پیسە چونکە میوانی ئەسڵ زادە پێ عیبە ئەسڵەن تەداخلی ژیانی تۆ بکە مەگەر تۆ ئەوەندەت خۆش بوێ
کە بەبێ باسکردنی ئەو تۆ بۆی باسکەی بەڵکو ئیشەڵا دوعایەکی خێری زیاترت بۆ بکە ئەو کاتانە درۆکردن دروستە کە درۆ نییە چونکە ئەو ناچاری کردی گوناهەکە بۆ ئەوە سێم شت خەونی ناخۆش بۆ خەڵک مەژێڕەوە زۆر بەڕێز هەیە بەداخەوە خەونی وا دەژێڕێتەوە ئینسان سام دەیگرێ ئەم خەونانە ئەوە حلمن الحلم من الشەیطان بەڕێزت لە خەوتا لە شاخێکا فڕیان داویە خوارەوە لە ئاگرا سوتاوی ماڵەکەت کاول بووە مناڵەکەت مردووە ئەم خەونانە شەیطان لەسەر شکلی ئەو ئینسانانە دەیەوێت ئازارت بدا خۆی دەخاتە سەر شکلی ئەو خۆشەویستە مردوویەکت مردووە لە قەبرا عەزاب دەدرێ و پیسایی پێوەی ئاوە ئەوە شەیطانە لەسەر شکلی فڵان کەس بۆی تۆ ئازاردا معنای ئەوە نیە تۆ خراپی بەئیزنی خوا تۆ کەسێکی چاکەکاری عیبادەتی خوات کردووە یارمەتی مسلمانەکەت داوە قسەیەکی خێرت کردووە پیاوێکی و خوشکێکی بەڕێزی شەیطان نەیتوانیوە چاکەکان نەکەی و وال لێ بکات ساردت کاتەوە لە چاکە دەیەوێت تۆڵەی ئەو چاکانت بەچی لێ بکاتەوە بە خەونی ناخۆش الحلم من الشەیطان خەوە ناخۆشەکان لە شەیطانەوەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دڵی شەیطان خۆش مەکەوە کە خەبەرت بەوە مەیگێڕەوە بۆ ماڵ و مناڵت مەیگێڕەوە بۆ هاوڕێ و دۆستانت مەچۆ کاتی مامۆستایەکی بەڕێزی ئاینی پێوە مەگرە مامۆستا خەونێکم بینیوە زۆر دەترسم هەل لە شوێنی خۆت کە خەبەرت بەوە سێ تف بەلای چەپا فڕێدا بەڵام وا ئاگادار بە خێزانت لە تەنیشتەوە نەبێ سێت فی بەسەرا فڕێدەی دوای بڵێ ها پیاوەکەوە چیە شێت بووی ئەم بەم بەیانێت تفلێکردنە ئەبێ ئاگاد لە خۆت بێ کەس لەو لایەتەوە نەبێ کە بەلای چەپا سێ شت وەکو شتێک لە دەم تایوە بیت فیەوە بۆی لەو بەڵای ڕزگارت بێ بە حکمەتەوە ناوی خوا بێنە بڵێ یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت لە شەڕی شەیطان و لە بەڵاو خەونی ناخۆش بمپارێزە هەل لەبیر خۆتی بەرەوە پیاوێک کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئەم شەو لە خەوما شمشێرێکیان لە سرمدا سرم لێ بەوە شوێنەکە سەرە و لێژ بوو سەرەکەم دەڕۆی من بە شوێن ئادەمیز بیگرمەوە پێغەمبەری خوا فەرمووی شەیطان گاڵتەی بە کەسێکتان کرد خوا مەیجێڕنەوە تۆ سرت پەڕیوە ئێت چاوت بەسەرتەوە بەچی چاوت لێ بوو سرت دەڕۆی ئەوە شەیطان دەوێت یاریت پێ بکە دەبی شارەوە دەباسی مەکە دە ئەم شتە مەژێڕەوە بۆیە سێم شت کە پێویستە بۆ کەسی باز نەکەی خەونی ناخۆشە لە بینی خۆت و خۆتا بیمرێنە چوارەمیان نهێنی نێوانی ژن و مێرد لەم شتانەدا یەکەم لە کاری سەر جێگاییدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن من أشد الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يقضي إلى امرأته وتقضي إليه ثم ينشر سرها إمام مسلم لصحيح خويدا أم فرمودي الروايات كردوا خرابترين كس لەلای خوای گەورە لە ڕۆژی قیامەتا ئەو کەسانن یەکێ لەو کەسانن کەوا لەگەڵ خێزانیا جوود بووە لە ژووری نووستنە کاری سەرجێگایی لەگەڵ هاوسەریدا ئەنجام داوە ئەمجا ژنەکە یان پیاوەکە ژنەکە دەچێت لای ژنان باسی بکە چونکە ئافرەتانی واشمان هەیە بەداخەوە ئەڵێ مێردەکەی ئاوای لێ کردووە و ئاوا ماچی کردو ئاوای لەگەڵا کردووە ئەوە حرامە ئەوە سڕی ناو ژن و مێردایەتیە نابێ هیچ ئافرەتێک بۆ ئافرەتێکەکەی باسکە یان دوو لە ڕووی جەنابتان پیاوێک نەفسێتی نزم بێ بچێ بۆ هاوڕێکانی باسکە خێزانەکەم ئاوا لێ کردو ئاوام لەگەڵا کردو ئاوا لەگەڵ یا جوود بووم ئەمە خراپترین مرۆڤێکە بە حەڵاڵی کارەکەی ئەنجام داوە بەڵام نەفز نزمە خوا ڕقی لێتی خوا پێی ناخۆشە ژووری نووستن کە چوویتە دەرگا و دەرگات داخست نابێ هیچ بابەتێکی ئەم ژن و مێردایەتیە بۆ هیچ بەشەرێکی خوا باس بکرێ دووەمیان کێشەی ناوماڵ لە نەبوونی و لە هەژاری نابێ ژنەکە بچێت بۆ ماڵی باوکی بۆ خوشکەکانی بۆ براکانی بۆ دراوسەکانی باسکە هیچمان نییە ئەو کەلوپەلەمان نییە ئەوانەمان کۆنە ئەو پیاوە هیچ نایەنێتەوە ئەوە پەیوەندی بە ژن و مێردەوە هەیە نابێت قسەیەکی ناخۆش کابرا تووڕە بۆ قسەیەکی بە خێزانی و تۆ یەکسەر تەلەفۆن بۆ بدایکی بکە وەڵام مێردەکەم ئاوای پێوتم نابێ کێشە خێزانیەکانی نێوان ژن و مێرد هەداوای پیاوەکە بۆ ماڵی باوکی باسی بکە ئەبێ لە نێوانی ئەم خێزانە دەرنەچێت نابێت بە تەلەفۆن بێت بە هاتوچۆکردن بێ هەموو ئەسراری ئەو ماڵە هەڵبڕێژرێ چونکە دڵنیا بە ژن و مێرد شەڕیشیان دەبێت نەبووش دەبن دوایی هەبوونیش دەبن کەلوپەلەکانیش دەکردرێن کێشەکەش چارەسەر دەبێت ئاشتیش دەبنەوە لە بیریش دەچێتەوە بەڵام ماڵی باوکەکە لە بیریان ناچێتەوە دایکەکە لە بیری ناچێتەوە تۆ خۆت ئاش بوویتەوە بەڵام هەتا دایکی و ئافرەتە لە بیری ناچێتەوە باوشی ئەو کوڕە لە بیری ناچێتەوە بۆیە باش دەکە لە نێوانی خۆتاندا بێ ئافرەتی ژیر و عاقڵ بە تایبەت ناهێڵێ ئەو شتانەی کە کاتین و بەسەر خێزانادێن و تێدەپەڕن ماڵی باوانی پێی بزانێ لە کتێبە بەسەراتێکی شیرین دەجێڕدرێتەوە ئەڵێن پیا و ژنێک شەڕیان بوو سەرەتای هاوسەرگیریان بۆ وەکو دوو گەنج تازە بە یەک ئاشنا دەبن بەریەککەوتنیان زۆرە ئافرەتەکە جانتاکەی پێچایەوە
هەندێک جلوبەرگی خۆی پێچایەوە بۆ ئەوەی پتۆرێ بڕاتەوە بۆ ماڵی باوکی چاو بە فرمێسک بە چاوێ دەهاتە خوارەوە لە دەرگای حەوشەکە ویستی دەرگا بکاتەوە لە دەرگادرا وەڵام ناچار دەرگاکەی کردەوە کابراش گەنجەکەش مێردەکەی بە مات و مەلوملی لەسەر قادرمەکانە دانیشتە بوو کە ئافرەتەکە دەرگای کردەوە سێکە ماڵی باوک و دایکێتی هاتون بەسەردان بۆ لای یەکسەر باوەشی بەدایکیا کرد و باوکی ماچ کرد و وتیان ڕۆڵەو بۆ وای ئەو بۆ دەگری ئەو جانتایە چییە وتی ها دڵم چەند پاکە خوا منی خۆش دەوێ واللهی ئەوە لە خۆشی ئێوە دەگریم غەریبی ئێوەم کردبوو دڵم پڕ بوو لە تاوتان جانتام کۆ کردەوە بێمەوە بۆ سەردانتان خوا ئێوەی ناردە ماڵەکەمەوە ئەوە تا بە یەک شاد بووینەوە باسی ئەوەی نەکرد شەڕمان بووە وەڵاوە لە بەیانەوە دەگریم جانتان پێچاوەتەوە بە تەمام پتۆرێم وەرن لەگە خۆتانە بمبەنەوە بە بابەتێکی کە داشتەکەی گۆڕی کوڕی گەنج کە ئەوەی بینی ئەم ژنە ئاوا بە عاقڵی شتەکەی شاردەوە و کردی بە مەزیسێکی خۆشتر و ئەوەندەی تر فەرەحی دەربڕی ئەوانیش زۆر سوپاسی گەنجەکان کەوتیان لەگەڵ تا چۆن وتی مێردیوە هەر دەست ناکەوێت کە ماڵی باوکی نانیان خواردن و ڕۆیشتنەوە ئەو گەنجە زۆر سوپاسی ژنەکەی کرد وتی هەتا ماوم قەرزارتم زۆر داوای لێبوردن لێ دەکەم من هەڵە بووم هەر چیەک بێت لە ئەستۆی مندایە بەڵام من هەتا مردن مەمنونی تۆم سوپاست دەکەم کە ئەوەندە بە حیا و حرمەتەوە کەرامەتی منە لەبەر چای باوکت و دایک تا پاراست و سەرزەنشتن نەکردم و نەتشکاندم ئەوە بوو بەس خێرێک بۆ خێزانەکەیان هەڵەکان دووبارە نەبوونەوە حاڵەتی سێیەم دوای جیابوونەوەی ژن و مێرد دیسان نابێ نهێنیەکانی نێوانیان بدرکێنن نابێت زەممی یەکتر بکەن نابێت بوختان بۆ یەکتر دروستکەن بە تایبەتێکە مناڵیان هەبێ وافرەتەکە جاش بێوەلی هەتا دایکی مناڵەکانتە ئەو پیاوە هەتا باوکی منداڵەکانتە هەر سوکایەتێک بەوام کەی بە مناڵەکانی خۆتی دەکەی پاشان ڕۆژگارێک تۆ ئەوە فارس ئەحلامی تۆ بووە پیاوی وا قۆز و باش لە دنیادا نەبوو بۆیە شوت پێ کردووە کوڕی باش ئەو ئافرەتی ئەمڕۆ لێی جیابوویتەوە ڕۆژگارێک جوانترین ئافرەتی دنیا بووە لە لای تۆ باشترین خانمی ماڵ بووە ئەمڕۆ سروشتان بە یەکەوە نەگونجاود و تەبیعەتی جیاواز بوون ڕەنبێ هیچتان خراپ نەبن تخوا دوای جیابوونەوە مەکەونە زەممی یەکتر بە پێچەوانەوە هەمیشە ڕێز و حرمەت بۆ یەکتر و بۆ بنە ماڵی یەکتر دابنێن بۆیە خاڵی چوارەم لە نهێنیەکانی نێوان ژن و مێرد و خێزاندا ئەبێت دەمی خۆت بگری بۆ کەسیان باز نەکەی پێنجەم کەسێک قسەیەکی بۆ کردی پاشان ثم التفت قسەی بۆ کردی ڕوانی بەم لاولادا بزانە کەس دیار نییە فهي ئەمانە ئەو قسەیە ئەمانەتە یان پێی وتی ئەمە نهێنی نێوانمان بێت تازەوە قفڵ لەو قسەیە دەدرێ تا دەیخەیتە قەبرەوە نابێت لەو دوو لێوەت بۆ کەس بژاودرێتەوە چونکە فڵان کەس وتی ئاگادار بە ئەمانەتە ئەمانەت ئێستا ئەمڕۆ گەورەتر بۆ باز نەکەی بەڕێزان جارە ئێمە دوو کەس بەیەکەوە قسەمان دەکرد ئەڵێ فڵان کەس ئەم قسەیە نهێنی نێوانمان بێ یان ڕوانی ومانە کەس دیار نەبێ هەر کە ڕوانیت نیشانەی ئەوەی حەز ناکەم کەس گوێ لێمان بێ ئەم قسەیە ئەمانەتی تۆیە نابێ بۆ کەسی باسکەی بۆ کەسی بژاڕیتەوە ئەمڕۆ باسنەکە گەورەتر بووە ئەمڕۆ کەسێ تەلەفۆنت بۆ دەکا حرامە قسەکانی خەزنکەی بەکاری بێنیەوە لە کاتێکە ئەو خەزنکردنی قسە لە موبایلە بەڕێزان حرامە لەوە چی ئەو کەسە ئینسانە تووڕە بوو بێ متمانی زۆری هەبوو بەتەوە بۆیە هەموو قسەیەکی کردووە ئەوەی لە ناو تەلەفۆنەکەتایە حرامە هیچ بە شەرێکی کا دوایی لێت ببیستێتەوە با ڕوو بە ڕۆژ قسەتان نەکرد بێ لە تەلەفۆنە حرامتریشە پارێزگاریکردنی چکە دەمێنێتەوە نابێ ناوی خەڵک بێنی بە تایبەتی بۆ ئەم چینانە زۆر پێویستە ئەمانەت پارێز بن حرمەتی خەڵک ڕاگرن کەسێک قسەیەکی بۆ کردوون ناوی پارێزن یەکەم مامۆستایانی مزگەوت ئێمەمانان لەسەر مینبەر کەوتار بۆ جەنابتان دەخوێنینەوە کە جێگەی متمانە و سیقەی خەڵکە مامۆستای ئاینی لە گەڕەکەکەی خۆیدا لە شارەکەی خۆیدا لە ناو موسڵماناندا بەگشتی مامۆستای مزگەوت دەبێ وریا بێ لە مینبەرەوە نابێ ناوی کەس بێنێ کابرا چەند گوناهبار بێت چەند خراپەکار بێت چەند بەدکردار بێ دەبێت ناوی نەبرێ لە مینبەرەوە زۆر جار مەمانان تووشی ئەو هەڵەیە بووین مامۆستایانی ڕەخنە لە خۆمان بگرین مامۆستایەک لە سەر مینبەر ناوی خەڵک دێنێ یان ناوی ناهێنێ بەڵام وای باز دەکا کە هەموو خەڵکی ئەزانن مەبەستی فڵان کەسە ئەڵێ ئەم شەو لە کەناڵی فڵان سەعات ئەوەندە بێڕەوشتێک بێئەخلاقێک ئافرەتێک مامۆستا بەوا باسی دەکا هەموو جەنابتان نەزان بازی کێیە ئەوە هەر ناوهێنانە ئەوە کەسایەتی شکاندنە ئەوە ئیسلامی ئێمە و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوە بێبەریە ئەی چی بکە ئەبێ ئاماژە بە کردارەکە بکەی بۆ ئەوەی فڵان کەسەکان کە ئەو ڕەوشتیان هەیە تەوبە بکەن و بگەڕێنەوە بە سەر ڕێگای ڕاست ئەویش بەوەی یەک کەس ئەو شتەی کردووە پێغەمبەری خوا دەیفەرموو ما بال ئەقوام ئەرە کەسانێک هەن
بەبێ ئەوەی ناوی کەس بێنێ. بۆ نمونە لە صحیحی بوخاری ژمارە فەرموودەی 717 هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کردووە کەسێک لەوە چه یەک کەس بوو بێ لە کاتی نوێژە ئاوا سەری هەڵدەبڕێ بۆ ئاسمان ئاوا چاوەکانی بەرز دەکاتەوە لە کاتی نوێژە بەڕێزم تەنها شوێنی سوزدەکەی خۆت سرد بۆ سوزە دەخەیتە کوێ ڕێک سەیری ئەوێکە نەملت ئاوا لێ بکە سەر کسکەی ئەوە ناشرینە نە چاوت بەرەو ئاسمان بەرزکەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەم ڕەفتارەی بینیوە کە ناشەرعیە نەچوو ملی کابرا بگرێ وەرە فڵان کەس ئادەی وەرە جەناب ئەمە لە کێوە فێر بووی من دینم وا پێ کوتی نەیشکان لەبەر چاوی خەڵکە لەسەر مینبەرە نەیفەرمووت چاوم لە فڵان کەس بوو ئاوا نوێژی دەکرد ئاگال لە خۆت بێن نە بابەتەکەی گشتان فەرمووی ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم خەڵکانێک هەن خەڵکانێک هەن لە کاتێکە نوێژ دەکەن چاویان بەرەو ئاسمان هەڵدەبڕن ئەوە فەرمووی لەينتهن عن ذلك یان واز لەو کارە دێنن ئەو لتخطفن أبصارهم یان چاویان کوێر دەبێ دەبێ ئاگادار بی لە کاتی نوێژان نابێت چاوت بەرەو ئاسمان بەرزکەیتەوە سەیری شوێنی سوز دەکەت کە فەرمووی یان واز لەو کارە دێنن یان خوا چاویان کوێر دەکا و نابینایان دەکا باسی کەسی نەکرد نەبانگی کابرای کرد نەشکاندی چونکە بەستەکە ڕاستکردنەوەی هەڵەیە نەک شکاندنی کەسایەتیەکە. جارێکی تریان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندێشتی ئاسانی لە دیناوت بوو بۆ نمونە لە سەفەرای قەسر و جەمع بکە لە ماڵەوە ئیش و کارێکی زۆر زەڕورت هەیە جەمع بکە ئەمانەی بە خەڵک وتبوو وەڵا خەڵکێک وتیان کورە با پێغەمبەری جواب بڵێ بەخوا حەزمان لێ دینداری قورس بگرین خۆشە خوا باشتر لێمان ڕازی دەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک دەیناسینەوانە کێ بوون ناوی نەهێنان نەچوو پێشیان بڵێ فڵان کەس بۆ وا دوتووە لە مینبەری شەو باسی نەکردن فەرمووی ما بال أقوام يتنزهون عن الشيء أصنعه فوالله إني لأعلمهم بالله وأشدهم له خشية. ئیمامی بوخاری لە صحیحە بەژمارە فەرموودەی 5750 فەرموودەی ڕیوایەت کردووە فەرمووی خەڵکانێک دەبینم بیستومەتەوە خەڵکانێکن یعنی ها بەعام ما بال أقوام خەڵکانێک هەن کاتێ من ڕوخسەتێک دەبینم لە دیندا کار ئاسانیەکتان بۆ دەکەم دەبیستمەوە دڵم وڵا ئێمە نایکەین پێغەمبەریش کرد بێتی حەزم لێی نییە واللهی من لە هەمووتان باشتر خوا دەناسم لە هەمووتان باشتر عیبادەتی خوا دەکەم لە هەمووشتان زیاتر شەرم لە خوا دەکەم من مادەم دینداری ئاوا بکەم ئێوە بۆ بە قورسی دەیگرن ناوی کەسی نەهێنا نەشت و پێی بڵێ فڵان کەس وەرە بۆی تەریق نەبێتەوە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕێزان ئەو دینەی ئاوا گەیان نەک لەگەڵ مسلمانانی ڕاستەقینەدا لەگەڵ منافقەکاندا کە خوا یەک ناوەکانی پێوت بوو فڵان کەس نوێژت لە دواوە دەکا و دووڕوو منافقە و بێباوەڕە بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێ لە ڕۆژانی خوا لەو سەمینبەرەی خۆی ناوی یەک منافقی نەهێناوە ڕۆژە لە ڕۆژان نەک ناوی نەهێناون ڕووی لێگرژ نەکردون لە مەجلیسا ڕووی لێگرژ نەکردون سارد و سڕ نەبووە لەگەڵیاندا نەوەک سەحابە ئەسڵەکان هەست پێ بکەن بە سارد و سڕی پێغەمبەری خوا ئەم پیاوە منافقە و ڕووی لێ وەرچەرخێنن با کەسایەتی نەشکێ دەچێتەوە قیامەتی خۆی بە منافقی خۆیەوە خوا عیقابی دەدا مادام دووڕووە بەڵام پێغەمبەر ئەو مافەی بە خۆی ڕەوانە بینی سنوور ببەزێنێ و کەسایەتەکان بشکێنێ ڕۆژە لە ڕۆژان ڕووی لێ وەرنەچەرخاندن ڕۆژە لە ڕۆژانی خوا بە چاوی سوک سەیری نەکردن سارد و سڕ نەبوو لەگەڵیاندا لە مینبەرەوە ناوی نەهێنان ئەم ئەمانەتەی لای یەک کەس دەرکاند حوزەیفەی کوڕی یەمان فەرمووی حوزەیفە وەرە یەک ناوی منافقەکانت پێ بڵێم کەوتی ئەی پێغەمبەری خوا کوڕە زۆر خەڵک هەیە نوێژت لە دواوە دەکا بەخوا لە سەفی یەکەمی نوێژایە کە دەچینە جیهاد و غەزاکانی فی سەبیل الله وەڵڵی شمشێرمان لە پشت دەدا ئەوە ئەزانی کە تۆ دەچیتە دەرەوە چی دەنگ و بازی خراپ بڵاو دەکاتەوە لە شاری مەدینەدا فەرمووی حوزەیفە یەک دایان ناسم بەڵام ئەو بۆ خوا بەجێبێڵە بۆ قیامەت من سەرکردەم ئەبێ ڕێزی کەسایەتیەکان بگرم نابێ بیانشکێنم نابێ ناویان بێنم چونکە کە ناوم هێناوە ژنی هەیە منداڵی هەیە کوڕوکچی هەیە خزم و کەسوکاری هەیە حەیب نەماڵەکەی دەچێت ئەوانە چ تاوانێکیان کردو باوچێک خراپە لەسەر مینبەر ناوی بێنی کوڕەکەی باین لە مەکتەبا تەریق بێتەوە ئەم هەست و سۆزەی پێغەمبەری خوا چۆن کەسایەتیەکانی دەپاراست بەڵام فەرمووی وەرە دڵنیا بە یەک ناوەکان پێڵم یەک ناوەکانی پێوتم فڵان کەس لەم کۆمەلگایەدا منافق و دووڕووە لە دڵەوە هەرچی باوەڕ بێ بەخوا بە پێغەمبەر نیەتی سوزدەش بۆ خوا دەبا لەگەڵیشمان دێتە سەفی جیهادیشەوە بەڵام فەرمووی حوزەیفە ئەمە لای هیچ کەسێ نادرکێنی دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزرەتی عومەر فەرمووی حوزەیفە تکال لێ دەکەم ناوی ئەو منافقانم پێ بڵێ بۆی لە شەڕیان بەدوور بم خۆ پێغەمبەری خوا وفاتی کردەوە بوو فەرمووی بەخوا لە لێوم نابیستی
حەزەتی عومەر زۆر لێی پاڕایەوە فەرمووی توخوات کار لێ دەکەم من لەو منافقانە میاننا وتی لەبەر ئەوەی ناوی خوا بەگژاکردم و سەرۆکی مسلمانانی و سەرلەشکری مسلمانان یەک قسەت پێ دەڵێم تۆ لە منافقەکان نی پرسیاریشم لێ بکە بڵێم من منافقم یان نە ناوەکەی پێ ناڵێم بۆ کەسی باز نەکرد حوزەیفە نهێنی ئەبێ لە ئینسانی ئاوا دانێ هیچ بە شەریکی خوا نەیتوانی ناوێکی لێ دەربکە بە هەر شێوازێک بە لێی ببیستێ نهێنەکەی پاراست بەڵێ خۆشەویستان کەواتە مامۆستایانی بەڕێزی ئاینی دەبێ وریابن ناوی کەسەکان نەزڕێنن دووەم دکتۆرێک نابێ باسی بکە فڵان کەسی نەخۆش هات بۆ لام ئای وێران بوو برینەکانی ئای ناوسکیم عملیات کرد چی تێدا بوو دکتۆر ئەمیندارە والله ئێستا دکتۆرانی ئێمە براو خوشکی منن هەمویان نوری چاومانن خزمەتێکی گەورەیە کۆمەڵگایە دەکەن بەڵام وڵی گوناهتان دەگاتێ زۆر عیادە من زۆر چووم لەگەڵ نەخۆشا چووم خۆم چووم بینیمە سێ دکتۆر دەیان کاتە ژوورەوە والله جاری وایە نەخۆشەکە لە ڕووی نالێ ئەو هەموو خەڵکە باسی نەخۆشەکەی خۆی بۆ دکتۆر بکە ئەمە حرامە لە ڕووی شەرعیەوە ئەزیزەکانم برایانی دکتۆرم ئەو فەحسەکانی بردوێتەوە ئەو نەخۆشەشکە باسی خۆی دەکات دەرمان بۆ ئەویان دەنووسێ نابێت لە ژووری پزیشکە یەک کەسی زیاتر لێبێ ئەویش نەخۆشەکەیە حەقوایە دکتۆر بیکا بە قاعیدە مەگەر نەخۆشە کەسێک بیگرێ بەدەست ئەوەندە لەرزۆک بوو بیان لەسەر عەرەبانە بێ ئەینانەیەڵە کوڕەکەی خۆی لەگەڵ باوکییا بچێ کچەکە لەگەڵ دایکیا بچێ دایک لەگەڵ کچەکەیا بچێ دکتۆر مەحرەمی خەڵکە وەکو مەلا وەکو مامۆستای ئاینی با بەتەنها بۆ خۆی قسەی بۆ بکە کە قسەی بۆ کرد نابێت بە هیچ شێوەیەک نەخۆشی ئەم ئافرەتە ئەم پیاوە ئەم گەنجە ئەم پیرە بۆ کەس بگێڕێتەوە حرامە بیگێڕێتەوە ئەبێ بیپارێزێت نابێت بۆ کەس باسی بکە سێم محامی و حاکم پارێزەرەکان ڕۆژانە کێشەیە و خەڵکیان دەچێتە لا زۆربەیان ناسراون خەڵک دەستناسێت تۆ چێ و خێزانەکەت چێە ئاژاوەکەت چییە تەلاقەکە لەسەر چی بوو حاکمەکان و محامیەکان و پارێزەرەکان دەبێت بە هەموو شێوەیەک نهێنیەکە پارێزن نابێ بیژێڕێتەوە لە ماڵەوە لە ناو خێزانە لە ناو بنەماڵەکەیە لە مەدیسا ئەمڕۆ کێشەی فڵان کەسمان هاتە لا فڵان کەسی بەناوبان خێزانەکەی تەلاق داوە ئەمە حرامە بیژێڕێتەوە ئەبێ ئەم باسە لە بینی خۆی و خوادا دەرنەچێت نهێنی پیشەکەیەتی بیپارێزێ چوارەم مردو شۆر ئەو کەسەی مردوو دەشوە بە هیچ شێوەیەک نابێ باسی مردووەکە بکە کوڕەکە هەر من لە خەڵکی مردو شۆرم برو والله هەر پارچە کوتە گۆشمان کۆ دەکردەوە ئێوە حرامە باسی بکەیت نابێ والله وا سوتا بوو بە خەڵووس تەیەموم پێ کردووە مردو شۆر لە مردو شۆرەکە هاتە دەرەوە حرامە بە هەموو شێوەیەک باسی هیچ شتێکی مردووەکە بکە ئللا مەگەر سبحانس بۆ خۆی گەورە کەرامەتێکی لە ڕووداوێ بڵێ والله دەمشت فڵان کەس بۆنی عەتر و میسکی لێداهات ئەویش درۆی بۆ نەکە واقع بینی بێتی بەڵام ئەگە خوا نەخواستە دروستچاوی ڕەشدا گیرسا بوو لەوە چێت جەڵدەیەکی دەماغ لێدا بێ دەموچاوی والله فڵان کەسم بینی کوڕە لەسەر دەمانشت هەر وەکو خەڵوزی لێهات بوو دیارە خوا غەزەبی لێگرتووە نابێ مردو شۆر هیچ شتێک باس بکا لەو شتانەی کە لە مردوو بینی بێتی بەتابەتی لە واری خراپەدا پێنجەم فەیسبوک و ئەوانە ئێستا زۆر خەڵکەیە وتارێکی مامۆستایەکی ئاینی دێنێ مامۆستا باسی کەسی نەکردووە وتاری خوێندێتەوە ئەم لە پەیجەکە ڕسمێکی ئافرەتێکی لەگەڵ لێدا ئەوە مامۆستا باسی فڵان ئافرەتی کردووە ئەوە مامۆستا باسی فڵان کەسی کردووە ئەوە حرامە ئەو باسی کەسی نەکردووە باسی گشتی کردووە باسی سیفاتەکانی کردووە تۆی پەیج بۆ دێنی ڕسمی فڵان کەس دادنی ئەخزانی گوناحت دەگا ئەوە خیانەتە بە وتارە خەڵک هەیە پەیج بە ناوی خەڵکەوە دادنێ ئێستا خەڵک هەیە بە ناوی بەندەوە پەیجی داناوە وەڵامی پرسیاری خەڵکی دەداتەوە کە من هەر خۆم موبایلیشم پێ نییە ئەوە خەتەرێکی گەورەیە بە ناوی منەوە فتوا دەدا کاتێکەوە من نیم ئەوە نابێت بە ناوی خەڵکەوە قسە بکەی نابێت بە ناوی خەڵکەوە فتوا بدەیت تەنها ئەو وتارەی دەنگ و ڕەنگی خۆتە ئەویش وروای بە فۆتۆشۆپ دەستکاری نەکرابێت شەشەمیان ئەو کارمەندەی لە شەریکەیەکە ئیش دەکا کەسێک مارکێتێکی بچووکی هەیە تۆی لەسەر داناوە نابێ بۆ هیچ کەس باسیکەی دەخلی ئەو مارکێتە چەندە ڕۆژانە چەندی دەست دەکەوێت چەند مشتری هەیە چی دەفرۆشێ کارمەندی لە شەریکەیەکە ئیش دەکەی کە ڕۆیشتی حرامە یان لە ماڵەوە باسی بکەی داهاتمان چۆنە ئیشمان چۆنە ئەوە نهێنیە لەو دی و دەرگاکەوە نابێ بۆ هیچ کەسی باسکەی ئەم بابەتانە بەڕێزان دەبێت زۆر ئاگامان لێبێ وەڵڵاهی زۆر بە نەزانی دەچینە ناویەوە و بەبێ شەرعیشی نازانین شەشەم خاڵ کە لەم وتارەدا عەرزی جەنابتانی کەم و بیکەم بە کۆتا خاڵ ئەوەیە خراپەی شەخسی دراوسێکەت یان هاوشاریەکەت نابێ بۆ خەڵک باسکەی دراوسەیەکت هەیە عەرەق دەخواتەوە لە ناو ماڵی خۆیدا دەیخواتەوە تۆ چاو لێ عەرەقەکەی ئێواران دادەگرێ و دەیباتەوە شاد گوێ لێ جارجارە سووکە گۆرانی کشی بۆ دەڵێ بە سەرخۆشی لە ژوورەوە
ئەمە کارێکە پەیوەندی بە شەخسی خۆیەوە هەیە ماڵەکەت ئەوەندە لێک نزیکە ژنومێردێک دەنگیان بەرز بۆتەوە تۆ گوێت لێیەتی دەنگیان بەرز کردوێتەوە ئاگایان لە خۆیان نەما وەکو شێتیان لێ هاتووە تۆ لەو دی و دیوارەکانەوە لەو دی و پەنجەرەکانەوە گوێت لێیەتی حرامە ئەم قسەیە بۆ دراوسەکانی ترت بژێڕیتەوە بۆ شوێنان باسی کەی وەڵڵا دراوسەیەکمان هەیە عەرەق دەخواتەوە هەموو شەوێ سەرخۆشە وەڵڵای ئەو ژنومێردەی دراوسێمان بەردەوامی خوا شەڕیانە ئەمە نابێ باس بکرێ عوقبەی کوڕی عامر کاتبێکی هەبوو شتی بۆ دەنووسی وتی قوربان گرفتارم بەدەست کابرایەکەوە ئەترسم خوا غەزەب بم لێ بگرێ هەموو ڕۆژێ عەرەق دێنێتەوە دەیخوا فەرمووی ئامۆژگاری بکە وتی وەڵڵا قوربان دووسێ جار بەتەنها لەگەڵ دانیشتوم و ئامۆژگاریم کردو سوودی نییە بەتەمام بچم شکاتی لێ بکەم لە پۆلیس شکاتی لێ بکەم بڵێم وەرن بیگرن لە ماڵەوە عەرەقخۆرێکی لێیە فەرمووی شتی وا مەکە بۆی پەردەپۆشکە باسی دراوسێکەت بۆ کەس مەکە خۆزگە بۆ منیشت باس نەکردایە ئەم سەحابە ڕێگەی نەدا باسی دراوسێکی فڵان کەسی بۆ بکرێ بۆیە دەبێت نهێنیەکانی دراوسێکەت پارێزی هاوشاریەکانت بێشەرعیەک لە شارەکە تا ڕوودەدا ئێستا زۆر جار لە سارەیە سەرکەوتوم کابرا پێت لە مامۆستا ئەم شارە هەبی ناخوا غەزەبی لێگەن ئەوە لەوێ مەساج هەیە ئەوە لەوێ دیسکۆ هەیە کاکە دیارە تۆ تالیبی ئەوە بۆیە زانیوتە ئەگە بش زانی وایە دەبێت نهێنیەکان پارێزی حرمەتی شارەکەت و وڵاتەکەت پارێزی باسی شوێنە بێشەرعیەکان بۆ خەڵک نەکەی عبد الرحمن كري عوف وعمر كري خطاب رضا رحمة الله هدو كيان يقول لهم الصحابة بيه دو الصحابة لعشرين مبشرة دكس خوال الدنيا دا لسر زماني بيغنبر مجدي بهشتي بيداون يشان عمر كري خطاب لو ديا يشان عبد الرحمن كري عوفا شوانا بيك ودقران الدوريات ينهبوا بو أمن أماني ناوشار لما ذاك نزيق بونوا سيديان كدنجي كومالا جنج دي دیارە دەف لێ دەدەن و تەپڵ لێ دەدەن و گۆرانی ناشەرعی دەڵێن و سەرخۆشن لە ژوورەوە ئیمامی عومەر فەرمووی عەبدوڕەحمان ئەڵێی چی دەرگاکە بشکێن و بچمە ژوورەوە بۆیان و جەڵدکاریان بکەم و لێیان دەم ئەم بێشەرعیە لەم ماڵەدا بن بڕکەم دەڵێی چی عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمووی والله ئەرا ئەن نەرجع فەرمووی وەڵڵاهی بەڕێی من بێ بکشینەوانێ و ئێمە خۆمان گونەهبارین فەرمووی چۆن فەرمووی خوا لە قورئانە لە سوورەتی حوجوراتە ئاەتی 12 دەفەرمێ وەلا تەجەسەسوا گوێ بە حەوشە و ماڵی خەڵکەوە مەنێن بەبەر دەرگای خەڵکا کە ڕۆیشتن ڕامەوەستن بزان لەو دیوە باسی چییە من و تۆ گونەهبارین ئیمامی عومەر چونکە جاسووسیمان بەسەر ئەو ماڵەوە کردووە ئەوان لە ژوورەوە کاری خۆیان دەکەن ئەوە خوایە لە ژوورەوە مەحاسەبەیان دەکا و کارەکانیان دەنووسێ من و تۆی بەرپرس مافی ئەومان نییە بچینە ماڵەکانی خەڵکەوە خەڵک محاسەبە بکەین فەرمووی واللهی من ڕێیم وایە بڕۆین حتى خوا بگونهباری ننووسین چونکە ئێستا من و تۆ جاسووسیمان بەسەر ئەو ماڵەوە کردووە فرجع عمر إمام عمر فهم والله راز ذكي والله من هلام كرت أبو أجمعن لنا قرتنا باخرات يبرين بمشون ده ويجا هاو شاريكد هاو وڵاتیەکەت جیرانێکت تووشی بێ شەرعی یەکبوو لە بینی خۆی خوادا تێدڕا دەبینی بە نەرمی و بە حەکیمی ئامۆژگارێکی خێری بکەی ئەگە دەزانی گوێت بۆ دەگرێ و عاجز نابێ و خراپتر نابێ ئەو ئامۆژگارێکی بکە بەڵام مافی ئەوە نییە بۆ دراوسەکانتی بژێڕیتەوە بۆ هاوشاریەکانی بژێڕیتەوە ئەم گوناهە لە ماڵێکا کراوە تۆ شارێکی پێوە ناشرینکەی وڵاتێکی پێوە ناشرینکەی ئەم بابەتە ڕەنبێ درێژەی هەبێ ئەگەر کەسێ باسی کردین ئێمە هەڵوێستمان چۆن بێ و خوای گەورە لەو بارەوە چی فەرمووە ئینشاءالله هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لە دینەکەی خۆت باشتر شارەزامانکەی خوا بمان پارێزی لەو خاڵانەی کە باسمان کرد زمانمان بپارێزین و بۆ کەسیان باز نەکەین ڕەحممان پێ بکەی لە زمانی خراپەکارانیش خوا بە گەورەی خۆت بمان پارێزی یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوای گەورە و میهرەبان هەموو ئەو کەسانەی لە خەستەخانەکانن لە نەخۆشخانەکانن لە ماڵەکانن لەش بە ئازارن یا ڕەبی خوایە یا ئەڵڵا یا شافی خوا شیفای بەخێری خۆتیان بۆ بنێری هەموو ئەو کەسانی دڵبەخەمن خوا دڵخۆشیان کەی هەموو ئەو خێزانانەی ناکۆچیان هەیە خوای ئیسلاحی حاڵیان کەی هەموو ئەو ژنێمێردانەی ناکۆکیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان کەی بە یەکیان شاد بکەیەوە یا ڕەبی خوای مناڵەکانمان ساڵح و گوێڕایەڵ و بەتەقوا و خوا ناسکەی هەموو ئەو بەڕێزانەی کە تا ئێستا مناڵیان لەلایەن خواوە پێ نەبەخشراوە یا وەهاب و یا بەخشندە یا ئەڵڵا خوای ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی ئەم کوردستانەمان لە هەموو بەڵاو ئافەتێک لەگەڵ هەموو جیهاندا پارێزی دڵخۆش و سەرفرازی دنیا و قیامەتمان کەی عاقبەتمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة
ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون